بینەرانی مەودا میدیا سڵاوتان لێبێ هاتینەوە لاتان بە بەرنمەیەکی تایبەتی دیکە لە دیداری مەودا. ئەم جارەیان بە میوانداری عەلی کەریمی نووسەر و چاودێری سیاسی سەبارەت بە بارودۆخی هەرێمی کوردستان لە ئێستاە و لە ڕابردوو بەگشتی. بە خێراتنتانەکەین مامۆستایگان و سەرەتا پرسیارەکەیشمان بەم شێوە دەست پێەکەین سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان بەگشتی و پەیوەندی لایەنەکان. خوێنەوە بۆ چوونی بەڕێستان چۆنە؟ ئەمی زۆر سپاسی ئەوە دەکەم مەمنون بۆ ئەو بانکێشتنتان و بۆ ئەو بەسەرکردنەوەیەتان. حقیقەتەوەیە کە کوردستان یەک دانا خاڵ نییە. کوردستان ناتوانین لە یەک دانا ئۆبژێکتیڤدا بیبینین یا لە یەک شتی خاڵدا بیبینین، بەڵکو کوردستان دەتوانین لە ئەنوا وەقسام جارێک کوردستان چوار پارچەیە. کوردستان ئەمە جار لەوەی گەڕین کە دیارە ئێمەستا لە باشوورین و ئێوەش میدیایەکی باشوورین، ئێمە لەسەر باشوور قسە دەکەین کە ناوی کوردستان دێنین بە معنای هەرێمی کوردستان ناوی دێنین. پێم وابێ ئێوەشە مەبەستان ئەوەیە. لە هەرێمی کوردستان بەڕاستی من چەندین جار ئەو قسەیەشم کردو لە ماوەی ئەو 34 ساڵەیدا و 33 ساڵەیدا کە حکوومەتێکی خۆجەیی دیفاکتۆ یا هەرچی ناوی دەنێ هاتۆتەکایەوە، ئێمە سەرکەوتوو نەبووین. دەبیانی وەکو مشەخص پەنجە لەسەر خاڵەکەی دابنین تەجروبەی حکومداری هەرێمی کوردستان لە باشووری کوردستان تەجروبەیەکی سەرکەوتوونێت لە بەهۆی چەندین حاڵەتەوە، بەهۆی ئەوەی کە ئەوانەی کە ئەو ڕۆکانە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن دەسەڵاتداری ئەوەن سەردەمانێکی زۆر لە ژێر ناوی دموکرات، لە ژێر ناوی مارکسیزم، لە ژێر ناوی ئازادی خواست، لە ژێر ناوی زەحمەت کێشان، لە ژێر ناوی داواکردنی مافی میلەتی کورد، ئەوانە شۆڕژگەر بوون. شۆڕژگەر بە معنای خۆی و زۆر خەڵک ئینتیزاری زۆر گەورەی لێیان هەبوو. بەداخەوە هەل لە ڕۆژی ئەوڵەوە ئەوانە نەهانتوانی کە ئەو وعد و وعیدانەی خۆیان بەجێ بێنن کە وعد و وعیدەکانەوە بوو کە دەگەڕێنەوە بۆ خانە قوڕەکان و دەگەڕێنەوە بۆ خەڵکی فەقیر و هەژار و دەگەڕێنەوە بۆ عەدالەتخوازی. هەمووی ئەوانە لە یەک کەلیمەی بچووکدا ئەمە دەتوانم خولاسەی کەمەوە کە لەم وڵاتێ هەموو شتێک هەبوو، هەموو شتێک لەسەر دەستی شۆڕژگەرەکانی دوینێ تەنیا و تەنیا عەدالەت نەبوو و بۆیەشە ئەو هەموو ناڕزایەتێ زۆرە. ئەمن بڕوان بە یەک شت هەیە، ئەویش ئەوەیە کە ئەگەر سەردەمێک شۆڕشی لیبرتی هەبوو لە پاریسێ 200 ساڵ لەوە پێش، 2 قەرن لەوەی پێش، ئەگەر شۆڕشی برسێتی هەبوو لە ئیتیۆپی و سۆمالی و چوزانەمە وڵاتە فەقیرانە خەڵک لە برسان مردۆ ئەوانە، ئێمە ئێستا ماوەیە کە نابینین کەس مەسەڵەن لە ئەفریقا بە برسێتی مردبێت، چونکە ئەو ئەنجومەنی خێرخوازی و ڕێکخراوە NGOکان و ئەوانە هێند زۆر بوون. باوەڕم بەوە نییە کە شۆڕشی برسێتی ئەوەندە حاد بێ وەک ساڵانی پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوو، بەڵکو ئەوەی کە ئەم ڕۆکانە زۆر لە شۆڕشی برسێتی و شۆڕشی ئازادی بە تایبەت گرنگتر. ئازادی چی؟ ئازادی و تا بەکەیف خۆمان قسان دەکەین و بەکەیف خۆمان دروشمان دەڵێنەوە و ئازادی هەیە. تا تۆ دەبینی هەر لەو شارەی ئێمە بە سەدان میدیا هەیە، بە سەدان میدیا، کۆمەڵێکی میدیای حیزبیە، کۆمەڵێکی میدیای ئەهلیە، کۆمەڵێکی میدیای ئازادە، کەوابێ شۆڕشەکەش ئەگەر بکرێت شۆڕشی ئازادی نییە. بەڕێی من ئەو شۆڕشەی کە ئەو ڕۆ زۆر واجبە بکرێت و دەکرێت و هەڵیان دەتەچێنێت، مطمئینەن هەڵیان دەتەچێنێت، شۆڕشی عەدالەتخوازیە. ئەتۆ ئێستا ئەگەر تۆ بۆ خۆت ئاگار لە ئەخبارەکانی ئەو دیویشەیە، ئێستا مەسەن شۆڕشێک هەیە کە زۆر بەرچاوترە لە ئەوانی دیکەوی مەسەن دەڵێن شۆڕشی دادخواهی، یعنی ئەم هەموو ڕاندخۆری و ئەو هەموو گەندەڵی و ئەو هەموو مەلاکان و ئاخوندەکان لە سەرەوە دەژین و خەڵکەکەی دیکەش پارێنانێک نێبی خۆی ئەمانە کەوابێت ئەو ڕۆکانە ئەوەی کەمە پێویستمانە شۆڕشی عەدالەتە. عەدالەت هەبێ، عەدالەت هەر زۆر سادە، عەدالەت زۆر سادە بەڕێوە دەچێت. یعنی ئەتۆ بتوانی ئەو مافەی وەکو هاوڵاتێکی دەرەجە یەک ئەو مافەیکە ئەتۆ هەتا ئەو مافەیکە تۆ هەتە منیشەم بێت، ئەو مافەیکە سەرۆگۆزیران، سەرۆکی پارتی، سەرۆکی یەکێتی یا هەر سەرۆکێک هەیەتی هاوڵاتێکی
عربانە چیش هەر ئەو مافەی هەبێت یعنی ئەمەش بەچی دەکرێت بەوە دەکرێت کە ئەتۆ لە بەرامبەر قەزادا لە بەرامبەر دادگادا لە بەرامبەر قانوندا ڕێسا یاسادا وەک یەک مافتان نەبێت وەک یەک هەڵتان سەنجێنن وەک یەک مەعاملەتان لەگەڵ بکەن ئەمە لە کوردستاندا هونە تا ئێستا ژوونە هەتا ئێستا وە پێشم وابێ ئەوەی کە ئەو ڕۆکانە زۆر 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 ئەوانە دەخاتە خەتەری لە ناوچوونەوە ئەو نەعەدالەتەیە کە دەسەڵاتی کوردی لە ماوەی 33 ساڵدا نەیانتوانیوە یەکێک لە بچووکترین وعدەکانی کە لە سەردەمی شاق لە سەردەمی شۆڕش وعدیان بە خەڵک دەدا بەجێ بێنن ئەو لە کوێ دەژی خەڵک لە کوێ دەژی پێشمەرگەیەکی سادە ئێستا ژۆر بابچینی ناو بازار تەسبیح دەفرۆشێ کە چەندین ساڵی لە شاق بووە بەڵام هەر ئەو پێشمەرگەی لەگەڵ ئەو پێشمەرگەی ئێستا دەستپێ دەفرۆشێ بڕۆ مقارنەی کە بزانە ئەو لەکوێ ئەو لەکوێ ئەو نەعەدالەتێ تەحمل ناکرێ ئەرکی تاک چالاکەکان چییە بۆ ئەوەی کە بەم عەدالەتەی کە بەڕێزتان باستان کرد بگەین حقیقەت ئەوەیە کە سەبەر سەردەمی زووش سەردەمێکە ئەگەر ئەمە سەردەمێکم لە بیرەکە لە خودی وڵاتی خۆمان هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات ئەو دوانە ئەمە کە زۆر تیاندا بووم و چالاک بووم دەهرجاندا سەردەمێکم زۆر چاک لەبیرە ئەگە تۆ مارکسی نەبای عەیب بوو ئەگە تۆ چەپ نەبای عەیب بوو ئەگە تۆ سێکولار نەبای عەیب بوو ئێستا کوونی ئیسلامی سیاسی لەسەر دەستی ئەم کۆنە مارکسیانەی دوێنێ لەسەر دەستی ئەو کۆنە شۆڕژگێرانەی دوێنێ کە لە شاخەوات و نەخوارێ بە خۆشمانەوە ئەم ڕۆکانە ئیسلامی سەلەفی ئیسلامی ئیخوان لە ناو ماڵەکانماندان دێن و دەچن ئەمە خەتەرە ئەمە کۆمەلگا بەرەو دواوە دەبا ئەوە کۆمەلگا بەرەو ئەوە دەبا کە ئێمە 100 هەنگاو لە دواوە بین ئەو زار یەک شتی دیکەش کە ئێمە دەبوو لەسەر دەستی ئێمە کرابە ئەو تاکانەی کە تۆ دەفەرمووی ئەو تاکانە دەیانتوانی زۆر کاری گەورە بکەن هەموو ئەو ڕۆشنبیرانەی کە پێشوەی کە دەست پێ بکەین ناومانهێنان دەیانتوانی ڕێنەسانسێک گۆڕێ بخەن ئەختۆ بێک وڵاتم پێ بڵێ ئەسا وڵاتی ئوروپیەکان وڵاتە سەنعەتیەکان پیشەسازیەکان بەچیوە پێشکەوتون یعنی 400 ساڵ لەوە پێش لە قەرنی 14 و 15دا ئەوانە شۆڕشێکیان کرد شۆڕشی ڕۆشنگەری شۆڕشێکیان کرد کە ڕێنەسانسێکیان کرد و ماکەی ئەو شۆڕشە نوقتەی هەرە بەرزی ئەو نوقتەیە چی بوو ئەوە بوو کە سێکولاریزمیان دامەزران ئەوە بوو کە مەسهەبیان کردە شتێکی شەخسی مەسەبی خۆت بۆ خۆت مەسەبی خۆم بۆ خۆم ئەتۆ بڕۆ حەزێ دەکەی هەموو ڕۆژە لە ماڵە خۆت بڕۆ دوعا و نیایشی مەسەبەکەی خۆت بکە یا مەسەرەن ئەوە کلیسا هەیە بچێت لە کلیسادا دانیشەوە وەختێک ئەوان ساڵی قەرنی 14 لە ئێمە دواکەوتوتر بوون کە وەختێک بڕۆنۆ بوو ئەوەی کە ڕەفیقی گالیلەی هەر ئەوەندە کوتی عەرز خڕا عەرز تاقد نییە کوشتیان سوڵتاندیان یعنی ئەو جەهالەتە لەوێشە بوو هاتن ڕۆشنبیرەکان ئەوەی کە تۆ مەبەستە پرسیارم لێ دەکەی دەبێت چ بکەن دەبێت ئەوەی بکەن لە سوڵتان نەترسێن لە جۆبڕین نەترسێن لە شەقوەشاندن نەترسێن بێن و بیڵن ئەو قسەی خۆی هەر کرد حتا بە قیمەتی ئەوەی تەواو بوو کە سووتە بەڵام ئەو دەیزانی کە ئەوە ڕاستی ئەو دەیڵێ ئەو متمەین بوو چونکە ئەو ئەستێرە ناز بوو لە هەموو شەوێت چاوی لێ دەکرد لە ئاسمانە پان و بەرینەی کە بابە عەرز خڕە عەرز تەخت نییە عەرز ئەوە نییە کە بڵێ فلاتە بۆیە ئێمە حقیقەت ئەوەیە کە دەبێت ڕۆشنبیری ئازامان پەروەردە بکەین دەبێت ئەو ڕۆشنبیرانەی کە ئەم زۆرم بەلاوە سەیرە ڕۆشنبیرانی سەدەی ڕابردوو شێستەکان پەنجاکان تیپی ئەوانەی کە ئەو دەم شۆڕشی مارکسیان وەڕێخست و شۆڕشی عەدالەت خوازیان وەڕێخست لە ئێران و لە عێراق و لە تورکیا و لە هەمووی ئەوانە ئێستا کونێ ڕابردوویەکی گەلێک پرشنگداریان هەیە و ئەوانەی کە پێشمەرگایەتیان کرد ئەوانە گەلێک ڕابردوویەکی ساغ و سەلیمیان هەیە بەڵام ئێستا کونێ ئەوانە هاتوون ڕابردووی خۆیان دەبیستێتەوە بنەماڵەیەک بەنێوی بارزانی بەسەر هەموو بەرووبوومی کوردیدا بەسەر هەموو فەخر و شانازیدا بەسەر هەموو مێژووی کووردا دەستی داگرت چۆنی دەستداگرت بەبێ ئەملا ئەولا بەبێ مجامیلە دەبێ بڵم بەشێکی خەتای ئەولایە بوون کە ئێمە مانانین کە ئەو مەجالەماندا بەڵام جا ئەو مەجالە درابیان نەدراوە ئەوەی کە ئەو ڕۆکانە حەقیقەت و ڕاستێ ئەو ئەوانە بوون بە بەشێک لە داردەستی داگیر کرد
بەڵام فاکتەری سەرەکی کە بۆ نەمانتوانیوە ئەم هێزل هێزانە ئەم دەسەڵاتی ناوچەیەکان قەناعەت پێبێنین کە بەڵێ ئێمە مافی خۆمانە جا بە خۆشی بە خواهیش یا بە زۆری ئەویش حقیقەتەوەیە کە ئێمە قەت یەک نەبووین هەرگیز هەرگیز ئێمە نەمانتوانی ڕۆشنبیری کورد یەکێتی نەتەوەی دنیا خۆیدا دروست بکات ئێستا مەسەن نمونەی وازحی هەر ئەو ڕۆکانە تۆ تورکیا ئەگەر چاوساغی نەبێ لێرە لە وڵاتەکەی خۆمان چۆن دەتوانێت هەموو ڕۆژت بە درۆنێک بێ دووسێ دانە گریلا و دووسێ دانە شۆڕژگێر و دووسێ دانە چالاکی مەدەنیمان لێ بسووتێنێ و لێ بکوژێت زۆر جار گوێبیستی ئەوە دەبین کە سوپای تورکیا بە چاوساغی لایەنێکی هەرێمی کوردستان دێتە ناو خاکی هەرێمەوە و ئەمە تا چەند ڕاستە و چ بەرژەوەندیەکی بۆ ئەو لایەنە هەیە کە پشتیوانی لە ئەم هێرشانەی تورکیاکە 100% ڕاستە 100% ینی هیچ شکوکبانی تێدانێ خۆشیان ئەو لایەنە ئینکاری ناکەن حقیقەتێکەوەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کە 33 ساڵ لەوە پێش لە انتخاباتێکی شەرعی و قانونی بە بەشداری زۆربەی کۆمەڵانی خەڵکی ڕووخا و فەقیر و هەژار دوای ئەنفال و دوای کیمیاباران و دوای پێشمەرگایەتی ئەگەر ئێوە ساڵی 91 و دووتان لە بیر بێ وڵات وێران بوو بەڕاستی بەڵام لەسەر ئەو حاڵەشدا ئینتخاباتێک کرا لە ژێر چاودێری کۆمەڵێک دۆستی وەکو فەڕەنسا و برادرانی وڵاتانی دەرەوەی وڵات بەڵام بەداخەوە لایەنێک هەیە کە پێیان دەڵێن بنەماڵەی بارزانی با ئێمە پارتی جیاکەینەوە من هەمیشە و دایم لە بەحسەکانمدا پارتی جیا دەکەمەوە پارتی جیاوازە لەگە بنەماڵەی بارزانی هەر خۆشیان دەڵێن بنەماڵەی بارزانی ینی پارتی ینی بنەماڵەی بارزانی ئەوەیە کە بنەماڵی بارزانی کە خۆشیان کوتیان ئێمە 1000 پیاومان هەیە لە متەمەری 13 بوو چێ بوو مەسعود بارزانی وای کوت حقیقەتێکەیە کە ئەو بنەماڵەیە بە دڵ و بەجان حەز ناکەن سەروەری کورد بن بە دڵ و بەجان حەز ناکەن کە بۆ خۆیان سەروەر بن حەز دەکەن والێک بن زەمانی عوسمانیەکان ویلایەتە بوو هەر ویلایەتی والێکی هەبوو کە سوڵتان دایدەنا ئەوان ئەوڕۆ شانازی بەوەی دەکەن تۆ گەر حەت چاو لە میدیاکانیان بکەی کە دەچن بۆ خزمەتی سوڵتان ئوردۆغانە پێی دڵن سوڵتان ئوردۆغان باشترە ئەمە خەونی میساقی ملی دەمێشکیدایە ئوردۆغان و داود ئۆغڵو ئەو تیۆریانەی دانا هێنایەوە سەروی فاعیلەکان و کۆمەڵێک نخبەی تیۆریسێنی دیکان هەیە میساقی ملی چی بوو دوایەوەی کە حربی عالەمی بوو بە ئەمری واقع و وڵاتەکان لێ جیابوونەوە 22 وڵاتی لێ دروستکرا ئەو ئەگەر هەڵە نەبم 18 یا 20 شتێکی وایە ئەوەندە وڵات و دەوڵەتونەتەوەی لە دروستکە لە سەردار و پەردووی عوسمانی زۆر بوو کاکە عوسمانی لایەکی دەگەل مەرزی لەگەڵ ئێرانێ بوو لایەکەی دیکەی لەگەڵ نەمسا بوو ئەوەندە پانوبەرین بوو لەو لاشەوە دەگەیشتە نیوەی ئەفریقایە ئەمانە کە دەوڵەتی تورکیا دروست بوو لەسەر ئەو دار و پەردوویەی پێی ناڕەحەت بوون پێیان وابوو زوڵمێکی گەورەیان لێکراوە ئەوان پێیان وابوو کە هەڵە بوو زۆر هەڵە بوو ئێستاش هەڵن کە عوسمانی ینی تورک عوسمانی ینی ئیسلام وڵات ئەمانە کە توانیان لە ئیسلام کەڵک وەربگرن زەمانی ئەمەویەکان زەمانی عەباسیەکان دواتر زەمانی عوسمانیەکان ئەوانە لە دین ئیستفادەی وایان کردو بۆ دەسەڵات بەشی زۆریان ئیستفادە لە دین مەجبورن بێن بڵن کە ئیسلام نەتەوە نییە ئیسلام نەتەوەی بەلاوەگرین نییە هەمومان ئەوەی کە ئێستام لە ئێرانە زوو دەیکوت خامنەی خومینی دەیکوت دەگەر هاتە سەرخەت ئەگە هاتە سەرکار یەکێک لە قسەکانی خومینی کە زۆر ئەوە بوو کێشە بوو بۆ ئۆپۆزیسیۆن و بۆ هەمان ئەو بوو کە دەیکوت ئێمە لە ئێران هەموو ئومەتی ئیسلامی یعنی کورد و فارس و عەرەب و شتیوان نییە هەموو ئومەتین ئەمانەش هاتوون عەینی ئەوە یعنی بەڵام تورکە جوانەکان کە ناسیۆنالیزمی تورکیان دامەزراند بە لاساکرەوەی ئوروپا و فەرەنگستان هاتن چی پێ دەڵێن هاتن کە دەوڵەتی چوارچەوەی جمهوریان دامەزران و
خەونیان بەوەوە دەدەیت کە لە ڕووی نەژاد پەرستی و لە ڕووی گەورەبوونەوە و لە ڕووی تۆسەعە تەلەبی پێ دەڵێن چی پێ دەڵێن بە کوردی پێیان وابوو کە عوسمانی هەموو تورک بوو. ئەمە ئەم کێشەیە ئێستاش بەرقەرارە و تئۆری گەورە گەورەی لەسەر نووسراوە و کتێبی گەورە گەورە و تەبلیغی گەورە گەورەی بۆ دەکەن. بەداخەوە دیسان دەڵێن بەشێک لە کورد تالبی ئەو تئۆریەیە کە دەڵێ عوسمانی باشترە لەوەی کە ئێمە بتوانین ببینە والی کوردستان، والی ویلایەتی مووسڵ. ویلایەتی مووسڵ کاتی خۆی نانتوانی ساقیکەنەوە کە ویلایەتی مووسڵیانی کوردستان هەرقەدەوەی ویلایەتی مووسڵیانی کوردستان ئێستادی بەهۆی ئەوەی کە سەرکردایەتی کورد لە ماوەی ئەو 33 ساڵیدا چەند بێ عورزە بۆ چۆنی ئەوە کردەوە تەنانەت کەس لە ڕووشی هەڵنایە بڵە مووسڵ بەشێکی کووردە، هەر لە ڕووشمان هەڵنایە. ئەوە کەرکووکەکەمان بە زۆرە ملی دەیخینەوە سەر کوردستان و ناخرێتەوە سەر کوردستان تا چ بگا بە مووسڵ. ئەمانە هەمووی لە ڕووی ئەوە لەسەر چاوە دەگرێت کە لایەکی کورد کە بەداخەوە بە پارە بە چەک بە هێژمۆنی وڵاتانی داگیر کرد بوون بە مۆزدورێک. تۆ دەزانی مۆزدوریانی چی؟ مۆزدوریانی بەکرێگیراوێک بۆ چیە؟ بۆ ئەو هێزە جەوانەی کە پێی دەڵێن تورکیای جەوان، پێی دەڵێن داوودۆغڵو، پێی دەڵێن ئوردوغان. بەداخەوە ئەوانە چونکە عادەتیان بەو نۆکەر سفەتی گرتووە تێناگەن کە کاکە تورک ناتوانێت تۆ والی تورک بی. تورک ئەگە سپینە کوردستانی داگیر بکە، ئەگەر والیەک بۆ کوردستان بۆ هەلێمی کوردستاندانێ تۆی مەسعود بارزانی دانانێ، تۆی کوڕەکانی مەلا مستەفای دانانێ، خۆی دەینێرێ لە ئیستانبولەوە. ئەوە تێناگا ئەو ڕۆکانە بەداخەوە تۆ دەبینی درۆنەکان لێرەوە گەرەیان دەدەنێ، لێرەوە GPS-ەکان دەچیرفانی من و تۆ داوێن. ئەمانە بەڕاستی دەبێت بین ساغ بین، بگەینە یەقین لەسەر بارزانی ڕۆشنبیری کوردێ بگاتە یەقین کەوانە سەرەتانن و سەرەتان دەبێت بیبڕی. بەهۆی دواکەوتنی هەڵبژاردنەکان دامەرزاوەکانی هەرێم شەرعیەتیان لەدەست داوە. بۆچی لەم کاتەدا حکوومەتی عێراق هەڵوێستی جدی ناگرێتە بەر؟ ئەمە پرسیارێکی خۆشە. منیش عێراقم هەڵوێستم نابێت. عەرەب کەی دۆستی کورد بوو؟ بەعام بە چەپ و ڕاستیەوە. یعنی ئەو ڕۆکانە هەمومان دەزانین کە عێراق چۆن دروست بوو، بەغداد چۆن دروست بوو. بەغداد بەشێکی زۆری لە سەر دەستی کورد دروست بوو. ساڵانی 2003 و 2004 کورد تا ڕادەیەکی زۆر لە بەغداد بە قووەت بوو. کورد تا ڕادەیەکی زۆر حتا ئۆپۆزیسیۆنی عەرەبیشی لەگەڵ خۆی دەشێشا. دا بۆیە ئەو ڕۆکانە ئەوان کەوتونە سخۆ و دووبارە خەریکن دامەزراوەکانی حکوومەتی مرکزی، حکوومەتی شەرعی عێراقی دووبارە دروست دەکەنەوە و خەریکن دووبارە بکەونەوە سەرپێ ئەو دەستورەی کە لە زمانی 2003دا بە یارمەتی بەهۆی بلیمەتی و زیرەنجی کوردەکان بە تایبەت مامجەلال و کاگنۆشیرەوان دروست بوو لە مەجلیسی حکوم. ئەم ڕۆکانە ئەوان خەریکن، ئەوەش تعدیل دەکەن، ئەوان خەریکن ئەو دەستورەش وردە دەنگدانی لەسەر بکەنەوە چی. با بۆیە عەرەب بە تایبەت ئەو عەرەبە شوێنی و فاشیانەی کە مەسەب هەموو مێشک و ئەوانیان بۆ گەن بۆ لەباری مەسەبی ئەوانەوە لە بەغدا بەشی زۆری ئێستاکوونێ شیعە. تۆ بزانە لەو ئەربعینەی دوێنێ پێرێتەوە بوو 3 میلیۆن هەستاون چوونە کەربەلا. 3 میلیۆن لەو وەختەیدا کە ئەوە وەزعی وڵاتانەوە، وەزعی ئابووری خەڵکە. باوەڕ ناکەم وەزعی ئابووری شارە دوورەکانی جنوبی عێراقش لە ئەوانی دیکە باشتر بێ. ئەوانیش فەقیر و هەژارن، بەڵام گەندەڵێک کە لە بەغدا هەیە ئەو گەندەڵێ لە کوردستانیشەیە. یا بۆیە ئەم پێم وابێ کە ئەوان حتا بۆیان بکرێ حەول دەدەن کە کورد سازمانی نەبێت، کە کورد ڕێکخراوی نەبێت، کە کورد دەستگا و دامەزراوەی حکومی و مۆدێرنی نەبێت. جا بۆیە ئەوان هەرپیان خۆش نییە کە هەرپیان خۆشە تۆ لەباری نێونەتەوەیەوە هەموو ڕۆژە ئابروسوونێکت دەبێت، هەموو ڕۆژێ
بڵێ محتاجی کارەبام، هەموو ڕۆژە بڵێ محتاجی نەوتم، هەموو ڕۆژە بڵێ وڵا هاوڵاتیەکانم بە چلەی زستان کارەبایان نەوتیان پێ نەگەیشت. عەرەب بەوەی خۆشحاڵ دەبێت، تورکیش بەوەی خۆشحاڵ دەبێت. ئێمە تێناگەین دوژمنەکانمان چێن، ئێمە ناین بزانین کاکە دوژمن ناخۆشی تۆی پێخۆشە، خۆشی تۆی پێخۆش نییە. دوژمن چ عەرەب چ فارس چ تورک پێی خۆشە ئەو ڕۆژە کە تۆ نینۆکرد نەبێن خۆتی پێ بخورێنی. ئەمە کاتێک ئێمە ئەو ڕاستەی بە درێژایی سەدان ساڵ هەر لە چاڵدرانەوە دەزانین ئەو ڕاستێ دەزانین، باشە بۆ ناین تێبگەین، بۆ ناین تێبگەین. دێنمەوە سەر قسەکەی ئەوڵێم لە خۆرە خەڵک ئەوامە لە هەموو دنیاە، لەو بریتانیاش کە مەستەری دموکراسی و ئەمپریالیزمی جیهانی بۆ سەردەمێکی خەڵک ئەوامە. خەڵک چ دەکا؟ خەڵک ئیسراحەتی خۆی دەکا، کارێ دەکا، منداڵ دروست دەکا. ئەوەی کە وڵاتێک دەکاتە بریتانیا، ئەوەی کە وڵاتێک دەکاتە هۆڵەندا، ئەوەی کە وڵاتێک دەکاتە سوید کە پاسپۆرتەکەی لە تەواوی دنیادا دەڕوا بە بێویزە، ئەمە خەڵکە فەقیر و هەژارەکە خەڵکەکە نییە، ئەوامەکە نییە. جا خەڵکی فەقیر و هەژاری من عەرەبانە چیە؟ خەڵکی فەقیر و هەژاری سوید مەسەلەن بڵێن سایق تاکسێ، بەڵام ئەمانە ئیشیان ئەوە نییە کە نیزام دابدێن بە وڵاتێک، سیستم دانێن بە وڵاتێک. ئەوە کاری ڕۆشنبیرە، ئەوە کاری ڕۆشنبیرە کە وڵاتێک دەگاتە سەتحی سوید، وڵاتێک دەبێتە سەتحی ئەفغانستان یا دەبێتە نیجیریا یا دەبێتە سۆمالی. ئەمە ڕۆشنبیرەکە ئەم خەتە دەدا، ئەم ڕێگایە دادنێ کە وڵاتەکە بەرەو چۆ بڕات. ئەم پێم کوتی بەداخەوە کورد لەو بەشەیدا ڕۆشنبیری نییە. مامۆستاگیان بەهۆی درێژی بابەتەکە و قورسی بابەتەکە ئەیکەین بە دوو بەرنامە و لە یەکەم زنجیرەی ئەم بابەتەمان ئاخرین پرسیار بەم شێوازە تەواوەکەین کە یەکڕێزی لایەنەکان تا چەند گرنگە بەبێ گوێنەدان بە بەرژەوەندیە تایبەتەکانیان و ئامانجی پاراستنی خاک و بەرژەوەندیە باڵاکانیان بۆ چیە و بۆ کوێ ئەگەڕێتەوە. پرسیارێکی گەلێک گرنگە نەسیم خانەویش ئەوەیە کە هەر کێشەی گەورەمان هەر لەو دەمێەوە کە بمانێ و نەمانێ هەموو کوردێک ئەوە 100 ساڵە ئارەزووی دەوڵەتی هەیە. دەوڵەت تازەیە، دەوڵەت چەمکێکی زۆر زۆر تازەیە، یعنی هەمووی لە مێژووی ئێمەی کووردا دەگەڕێتەوە 100 ساڵەوە پێش. ڕاستە لە شۆڕشی گەورەی مەزنی فەڕەنسەیدا دەوڵەت و نەتەوەکان هاتن و ئوروپایان تەنی و هەموو وڵات بوو بە وڵاتی بچوک بچووک و بوو بە دەوڵەت و نەتەوە ئەوە فەڕەنسەوە ئیتالیایەوە هەمووی لۆکزامپۆرگە ئەوە هەمووی ئەو هەموو وڵاتانی ئەوروپا. بەڵام ئەو دیاردەیە ئەو ئین شۆڕشە گەورەیە زۆر درەنگ گەیشتە لای ئێمە کە ئەساسی دەوڵەت و نەتەوە لەسەر ئەساسی هاوڵاتی بوون بێت. یعنی ئەو مهمنی ئەو جۆغرافیایە کە ئەو ڕەناوی ئیتالیایە چی تێدایە و چی تێدانێ ئیسلامە مەسیحەتێ هات چەند هاوڵاتی لەو جۆغرافیایدا کە دەژی بە خۆی دەڵێ ئیتالیایی. ئەمە ئەسڵ و ئەساسەکەی دەوڵەت و نەتەوە بووە. ئەم چەمکە ئێمە درەنگات، ئەم دیاردەیە زۆر درەنگات بۆ عەرزمکردن لە دوای حەربی عالەمی یەکەم، دوای ڕووخانی عوسمانی هاتەکایەوە کە چونکە دەبوو شتێک لە دەوڵەتی عوسمانی بکەن. دەوڵەتی عوسمانی زۆر گەورە بوو، نیوەی جیهان بوو، دەبوو شتێکی لێ بکەن. دەبوو چی لێ بکەن؟ سایکس و پیکۆ دانیشتن لە شوێنێکی ئارام لە لەندەنە کە ئێستاژە شوێنە لە لەندەنێ ماوە، دانیشتن بۆ خۆیانە سەر مێزێکی وە، ئەوە عوسمانی چۆنیان لەت کرد، چۆنیان هەر ئێستاش ئەوەندە بە ناشارەزایی لە توپەتیان کرد، ئێستاش لە بەشێکی گەورەی ڕۆژاوە کە دەبێتە سووریا خەتێکی قیتار هەبوو، خەتێکی شمەندەفەر هەبوو. ئێستاش خەڵکەکە پیرەکان پێی دەڵێن بان خەت و خوارەوەی خەت، یعنی هاتن ئەو خەتەیان کرد بە سنوور، خەتێکیان پێدایەنا، خەتی شەمەندەفەر. تەنانەت کۆمپانیایەک لەوێ بوو کە ئەو خەتی قیتارەی دروست دەکرد کە پێیان دەکوت کۆمپانیا. ئەم خەڵکەکە لە ڕووی وەیە کە کورد خەڵکی سادەوانە بوون کردیان بە کۆبانی لە کۆمپانیاوە هاتەوە. ئەمە سەرخەت و بانخەتە دوو دەوڵەتی لەجیا بووە، دەوڵەتێک بە ناوی سووریا، دەوڵەتێک بە ناوی تورکیا. لەو کاتێوە کورد مەراقی
حەسرەتی بەوەی کە هیچ دەوڵەتێکی بێت جا دەوڵەتەکە هەر چوار پارچەی کوردستان سەردەمی کۆمەڵێژیەکە دەکوت بەبێ هەر چوار پارچەی کوردستان نابێت هەر چوار پارچەی کوردستان دەبێت دەوڵەتی کوردستانی گەورە دروست بێت ئێستاژەوە دەبینی هەموو ناسیۆنالیستە کوردەکان خەریتەی کوردستانی گەورەیان دەیە خەیدایە و ژنان دەیکەنە ملوانکە و خەڵکی دیکەش دە خەریتەکاندا دایدەنێت ئەمە مافێکیس بەبێ ئەم لا ئەو لای کووردە بەبێ ئەم لا ئەو لای کووردە چونکە ئەمن خۆم دوور نابینم لە کوردی باکوور ئەمە خۆم دوور نابینم لە کوردی باشوور زارێمە باشوور و ڕۆژهەڵات لەوەتی هەیە ئەو دی و ئەم دیویان پێکتۆ ئەو لەو دی و ڕابۆ ئەو دی بەمەسا وڵا بابر لە چۆڵا لەو دیوە کەی دێتە وڵا ئەو ینی ئاوا بۆ سەردەمی ئێمەش ئەو دیویان دەکوت نیان دەکوت عێراق دەیان کوت ئەو دیو ئەمە ئارەزوویەکی شەرعی حەقی خۆی مەشروعە بۆ هەموو تاچێکی کورد کە دەوڵەتێکی نەتەوەی هەبێت ئەم دەوڵەتی نەتەوەیە تا ئێستا کوونێ چێ نەبوو بۆ چێ نەبووە یەکێک لە هەرە فاکترە گرنگەکان کە عەرزم کردی ڕەنگە قازانجی ئەمپریالیزمی جیهانی بێت ئەمپریالیستەکان بێت ئەو زەمانی کە پێیان وابوو کە دەبێت بۆ خۆیان دەوڵەت و نەتەوە دروستکەن وەکو دروستکردن نەک ئەوەی کە بە شێوەی تەبیعی دەوڵەت و نەتەوە لەدایک بێت ئەوان دروستیان کرد لەنامەسەڵ هەموو وڵاتە عەرەبیە سەعودیە و هاشمی و نازانم سووریە و نازانم کوێیت و نازانم چۆ هەمویان دروست کردن کورد نەوەبەری نەکەوت جا ئەم پێم وابێکە یەکێک لەو فاکتەرە سەرەکیانەی کە کورد بۆ نەبوو بە دەوڵەت فاکتەرێکی کە دەرەچێ فاکتەرێکی دیکەشی ناوخۆیە فاکتەری ناوخۆ ئەوەیە کە ئێمە هەرگیزا و هەرگیز بەهۆی کۆچڕەویمان بەهۆی ڕەشماڵبوونمان بەهۆی ئەوەی کە بڕوامان بە ڕەشماڵ و بەیعەت و ئاغا و شێخ و دەرەبەک بووە لە دوور لە دێر زەمانەوە تو بچۆ چاو لە شێعرەکانی حاجی قادری کۆی بکە چۆ چاو لە نەسیحەتەکانی ملای گەورەی کۆیە بکە هەمووی لەسەر ئەوەی دەڕوا کە کورد نیفاقی هەیە کورد یەک نییە کورد هەستی دەتەوایەتی نیەت کورد هەستی ئەوەی نییە کە ئەمن و تۆ هەرکمان کوردین دەبێت لەسەر یەک بوەستین دەبێت لەسەر یەکتر خوێن بڕێژین دەبێت لەسەر یەکتر دیفاع لە یەکتر بکەین ئێمە ئەوەمان نەبووە ئەوە تا تۆ دەبین لەو هەرێمە بچووکەی باشووری کوردستان ئەو نیفاقەی کە دێرەدا هەیە زۆر گەورەترە لەو نیفاقەی کە ئێستا کونی ئەو ڕووکانە لە نێوانی ئۆکراینا و رووسیایدا هەیە ئەوە دێوە شەڕی ئەو ڕۆی بۆتە جیهانی تۆ بزانە هەر ئەو چەند ڕۆژەی هەر بە قسە و بە میدیا هەر بە قسە و بە میدیای سۆشیال میدیا بزانە ئەم دوو هێزەی کە هەرێمی کوردستان هەموو چاوەڕێن کە مەعاش چاک بێت سیستم باش بێت دامەزراوەکان باش بن لەگەڵ عێراق بتوانین بربەرەکانی بکەین لەگەڵ عێراق بتوانین بێرین بزانە تەیف سامیەکە نەویچێ ئەوەی بۆ زیری دارایی چیمان پێ دەکا هەڵبەسەڵبەزمان پێ دەکا بەڵام ئەمانە هەمووی خەتای خۆمانە هەمووی چونکە ئێمە هەرگیز نەمانتوانی تەنانەت ئەتو بزانە دەیانهەویست محافظێکی عەرەب دابنێن لە داخی یەکتر بارزانی چوو 3 مانگ 4 مانگ لەوە پێش لەگەڵ لایەکی عەرەب و شیعە و سوننەکان یەکی گرت لەگەڵ حەشتی شەعبی بۆەوەی کە یەکێتی کە زۆرترین کورسی هەیە 5 کورسی هەیە لە هەموو کۆتلەکان گەورەترە یەکێتی هەیە حەقی خۆی بوو کە محافظ دابنێت نەیدەهێشت حتا یەکێتی و هەموو تەنازولەشی کوردی کاکە وەرە دانیشین وەرن کاکە بەنەوە ببێت ئەوەشیان نەکرد ئاوایان کرد دەزانیسی مەسەلێکی کوردی هەیە زەرەری تۆپینی کەرەکەم و زەرەری سێحەبی یعنی ئەمانە ئاوایان کرد لەوەی کە ئەوەندە ڕقمان لێکە کە دێنە سەر سفرە ئەوەندەمان ڕقلێکە ئەوەندە دژی یەکین کە چۆن لەسەر ئاتمسفێرێکی ئاوا لە ژینگەیەکی ئاوا کە هەموو لە ڕق و چینەی یەکتر لەسەر عەقڵی خێڵەکی لەسەر عەقڵی عەشیرەتی دروست بووە ئێمە دەتوانین یەکێتی نەتەوەی دروستکەین ئێمە هەرگیزا و هەرگیز نەمانتوانی یەکێتێکی نەتەوەی دروستکەین ئەمن ئارەزوم ئەوە بوو وەک سەردەمی کۆمەڵێژیەکە بکە جمهوری مەهابادی لێ بەرهەمان هەر چەند 11 مانگ زیاتر نەبوو لێرەش ئێمە لە 92 کە ڕاپەڕین کرا هیچ نەبایە ئیعلانی
شتێکمان کرد بە یادەنێ خۆماندا و بە یەکێتی خۆمان و بە هەژار ژیانی خۆمان بە تەواضوعێکی یەکجار زۆرەوە بە خاچی بوونمان بە هەر بە پێڵاوە بە کۆندرە ئادیداسەکانەوە چووبینەوە بۆ خان و قوڕەکان و لەگەڵ وان یەک دڵێت ئێستا تۆ خەڵک ئەو هەموو اعتراضەی هەیە ئەگەر تۆ تەستەوریەوە بکە ئەگەر سەرکردەکان ئەگەر ڕابەرەکان بە کۆپتەری هاتشوێنەکەن خەڵک دەسێ شکایە لە جادەوبان دەکا خەڵک دەسێ دەڵێت ڕێگاوبانم باش نییە ئەگەر تۆ بزانی کە منداڵی سەرۆکەکان ناچن لە گەورەترین زانکۆی بریتانیا و ئەمریکایە بە میلیۆن دۆلار تا شەهادەیەک وەردەگرن ئەوی شەهادەکە هەموو بە پارەیە ئەی خەڵک لێرە اعتراض دەکەن کە بۆ کارەبامان نییە خەڵک لێرە بەرەنگاریەوەی دەکەن کە بۆ کارەبا 7 سەعات زیاتر نییە نا ئەگەر ئەوان بێن وەکو ساڵانی نەوەت ئەگەر ئەوان بێن وەکو خەڵکی بژین وەکو خەڵکی بێن لە بە سادەی بژین و بە کۆپتەر و بە تیارەی هاتشوێنەکەن بۆچی خەڵک ئەم پێم کوتم گەورەترین کێشەی ئەم وڵاتی عەدالەتە ئەوە عەدالەت نییە تۆ منداڵەکەت لە گەورەترین دانیشگای دنیا بە پارەیەکی زۆر بڕوا شەهادەیەکی گەورە بێنێ لەگەڵ شازادەکان و لەگەڵ ئەمیرەکان و لەگەڵ کوڕەپادشاکانی جیهان هەستێ و دانیشێ مانجە بەلانی کەمەوە 5-6 میلیۆن فقط خەرجی مەسرەفی چا خواردن لەگەڵ فڵان شازادە و لەگەڵ ئەتۆ لە مەکتەبێک کە بخێنی هەمووی هاوپۆلەکانت شازادە و کوڕەپادشا بن کە دەعوەتێک دەکەی خۆ دەعوەتی سادەیان بۆ ناکەی دەعوەتێکیان بۆ دەکەیت بەلانی کە لەوە دەبێ 9 میلیۆن دۆلاری تێبچێت جا بۆیە ئەوە هیچ کە حەقی ساڵانەی جامعەکە چەندە بەڵام دەبێت ئەوەندەش بۆ منداڵەکە بنێری ئەخ دەبێت 3-4 حرەسی بۆ بنێ 4-5 دانە بادیگاردی بۆ بنێری 4-5 دانە چی پێ دەڵێن تەباخیان بۆ بنێری ئەی باشە ئەوانە ئەمە عینی زمانی عوسمانی عینی زمانی سەفەوی ئەتۆ وەکو کوڕەپادشا دەژی لە وڵاتێکدا کە کچە هەرە زیرەنگەکەی عێراق لە بن بلۆکی داخێندوێتی ئەوە پارە هەمووتان دیتان لە تەلەڤیزۆنی کسە چەمچەماڵەکە لە چۆ یەکەمی هێناوەتەوە ئەدی بۆ کوڕەکەی تۆ لە ئاخردان زامیعەی لە ئاخر زانکۆی بریتانیا دەخێنێت تەمبەڵیشە ئەمە دەبێ ئەمە ئەو یەکێتیە نەتەوەیە تۆی بۆ بچێنین دەبێ پێی بگەین و ئەوە کاری خەڵکی ئەوام نییە خەڵکی سادنێ ئەوە کاری خەڵکی نوخبەیە خەڵکی ڕۆشنبیرە کە دەبێ بێن بەڕاستی قۆڵی لێ هەڵماڵن و چی دیکە ئەمن دەڵێم ئێستاش دەڵێم ئەگەر تەنیا هەر شیروانی بێ لە شیلات زێ و هاوار بکات دژی گەندەڵی ماڵی بارزانی ئاوە دەیگرن 6 ساڵ و 7 ساڵ لە کونجی زیندانی ڕایەت ئەوە مەشهورە زیندانی ئاکرێ مەشهورە پڕ دەبێت لەو ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسانە بەڵام ئەگەر لایەکی ئەو ڕۆشنبیرانە هەمویان یەکدەنگ و یەکژان بێنە سەرخەت و بێنە سەرجادەی و چۆن دەتوانن دەگمان بدەن ئەمە مزاحرەیەکی بچووک دەبێت لێرە بۆ برادەران بۆ براکانمان بۆ خوشکەکانمان لە باکوور ئەگەر 10,000 نەفەر بچینە سەرجادەی ئایا دەتوان ئاوە جۆمان بگرن و دەپاسی ئاسایشیمان باوێن بمانگرن کاکە لەگیان دەست خۆش بێت بۆ ئەوەی کە داوەتەکەمانت قبول کرد و بە ئەم بەرنامەش تەواو نابێت بەرنامە بۆ بەشی دووەکەشی حتمما لەسەری زیاتر قسەکەین بەڵێ بینەرانی مەودامیدیا بەم شێوەیە هاتینە کۆتایی زنجیرەی یەکەمی ئەم بابەتەمان لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی لە ئێستایا و لە ڕابردووە تا دیدارێکی تر و زنجیرەی دووی بەرنامەکەمان بەخواتان ئەسپێرین.